تو هني أول ما كنت أو أخوي هني ما في برای ولیعصر و درختای فرسوده، برای پیروز و احتمال انقراضش، برای سگهای بیگناه ممنوعه، برای گریه های بیوقفه، برای تصویر تکرار این لحظه، برای چهره‌ای که میخنده، برای دانش آموزا، برای آینده، برای این بهشت اجباری، برای نخبه های زندانی، برای کودکان افغانی، برای این همه برای غیر تکراری، برای این همه شعارهای توخالی، برای آمار خونه های پوشالی، برای احساس آرامش، برای خورشید پس از شبای طولانی. دیسان دیکتاتۆرێکی کە بە ناوی جەمهوری ئیسلامی ئێرانەوە هاتە سەر حکم کە ئەوانیش مەلاکان و ئاخوندەکان هاتنە سەر حکم و دەسەڵاتیان گرتە دەست، هیچی لە شای ئێران کەمتر نەبوو. زیاتر زەبر و زەنگی بۆ سەر ژنان بوو و بۆ گەلی کورد. یعنی ئەوان هەچ قسەیەکیان بکردایە، هەچ ئەمرێکیان بکردایە، ئەبوایە یعنی گەلی ئێران بە هەموو نەتەوەکان و بە کەمە نەتەوەکان پەیڕەوی بۆچوونەکانی دەوڵەتی ئێران و ئاخوونەکان بوونایە. بۆیە ئەو زەبر و زەنگە گەشتە ئەوەی کە ناخی هەموو مرۆڤەکان بەهەژێنێ. یەکێک لەوانەی کە ژینە ئەمینی ئەو هەموو زەبر و زەنگەی قبوڵ نەکرد و بە پارادایمێکی تازەوە، بە فکرێکی تازەوە کە هێنایە سەر شەقام و ڕێی پێنەدا ئەو فکرە تازەیە کە تەنەزول بکا بۆ دەسەڵاتێکی دیکتاتۆر و چۆکی پێدا بدا. بۆیە ئەو هزرا ئەو هێنایە سەر شەقام و گۆڕەپانەکانی گەڕەکەکان و شارەکان و وڵاتی ئێرانی هەموو هەژان بە هەموو نەتەوەکانەوە. ژینە ئەمینی ڕاڵەیەکی دروست کرد لە بینی ژن و پیاوە بۆ ئەوەی سیستەمی پیاوسالاری ڕەت بکەنەوە. بینیمان هەمومان لەسەر گۆڕی شەهیدەکان کە ئەمان بینی دایک و باوک و خزم و کەسوکاری شەهیدەکان بە دروشمی ژن ژیان ئازادی ئەسپەردەی خاکیان ئەکردن و سیستەمی پیاوسالاریان ڕەتە کردەوە. بۆیە شۆڕشی ژینە ئەمینی شۆڕشێکی تەنیا بۆ گەلی کورد نییە، بۆ دەوڵەتی ئێران نییە، بۆ هەموو گەلی چەوساوەیە. ئەمڕۆ ژینە ئەمینی ڕاپەڕینی ژینە ئەمینی بۆ بە هەوێنی شۆڕشێک بۆ داهاتوو، بۆ گەلانی چەوسێنراوە. ئەبینین لە هەر چوار پارچەی کوردستان هێرش ئەکرێتە سەر گەلی کورد، لێمان قەتڵ و عام ئەکەن، خاکمان داگیر ئەکەن، ئەمان سووتێنن زۆر بەداخەوە. سەرکردەکانی ئەمڕۆ ئەمێ لە ئاست ئەو هەموو زوڵم و زۆرەیە بێدەنگن. ئێمەش پێویستە وەکو ئەکێکی سەرشانمان هەم وەکو نەتەوە وەکو ژن ئێمەش پشتگیری ڕاپەڕینی شۆڕشی ژینە ئەمینی بکەین. ئەمڕۆ بڕیارماندا کە لە ڕۆژی شەهیدبوونی ژینایە یادی شۆڕشی ژینا بکەینەوە. یادی شۆڕشی ژینا وەکو یادێکی ماتەم نا، بەڵکو وەکو یادی بەرزڕاگرتنی ئەو شۆڕشەی کە لە هەناوی کۆمەڵێک کەسی زوڵم لێکرا و کۆمەڵێ گەل و هاوزمانی زوڵم لێکرا و کە بەداخەوە ڕۆژانە بینین زوڵمێکی زۆر لە گەلی کورد دەکرێت لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە هەر سێ پارچەکەی تری کوردستانیش بەداخەوە و شۆڕشێک بوو لە هەناوی کۆمەڵە ژنەوە هات بە بەو هەژمونەی کە ئایانەوێ ئازاد بن و بەرپرسیار بن بەرامبەر بۆ ئازادی کە ئایانەوێ وەری بگرن. بۆ ئێمە بڕیارمانە ناوی ناوەندەکە بنین ژینا و هەروەها شۆڕشەکەش بەرزڕا بگرین بۆی بە بەردەوامی بمێنێتەوە ئەو وزە و چالاکیێکە لە ناو ژنانە هەیە ون نەبێت. ئاگایان لەوە بێ کە ئێمەش پشتگیریانین لێرە لە کوردستانی باشوور و ئاگامان لێیانە و بەردەوام شانازیان پێواکەین و یادی شەهیدەکانی خۆمان بەرزڕاگرین. ئەو بەشێک کە ئاگادارن لە ڕۆژهەڵات هەستەکەم
ئەوەی کە چەند ساڵە نەیانتوانی بیڵن دەری بڕن لەوەی کە ئازادی بە چ مانایەکیەت و نەیانتوانی ڕوونیکەنەوە بۆ خەڵکی کە ئەوان مەبەستیان چییە لە ئازادی لەو شۆڕشەیە توانیان ئەو پەیامە وەربگرن و بیشی گێنن بە خەڵک و لەسەری بەردەوام بن زۆ خۆشحاڵم بۆی کە ژنان لێرە گۆڕانکاریان بەسەرا هاتووە لە بڕێکە لە ڕۆژهەڵات ژناش گۆڕانکاریان بەسەرا هات و پەیامی ئەم شۆڕشە تەنیاوەیە کە ئێمە بەیەکەوە بین درێژە بەم شۆڕشە بین بیهێڵینەوە تا سەرەکەوێتەوە گاتە ئامانجی خۆی.